ئەو بەسەرهاتە زۆر باس کراوە چیرۆکەکەی باز ناکەین بەڵام چەند دەرس و پندێک و هەڵوێستەیەک لەسەر ئەو ڕووداوە باز دەکەین بە کورتی. یەکەم لەو هەڵوێستانەی کە ئینسان پێویستە لە بەرامبەر ئەو ڕووداوەدا بیکات ئەوەیە کە هەمیشە بەڵاو موسیبەت و شەڕی دنیا و ئاخیرەت بەهۆی شکاندنی فەرمانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم. وەکو ابن القیم دەفەرمێت هەرچی شەڕ و خراپەی دنیا هەیە و هی قیامەتیش هەیە هەمووی بەهۆی گوناه و تاوانەوەی خوا پەناماندات. تەماشاکەن مسلمانان یەک فەرمانی پێغەمبەریان شکات صلی الله عليه وسلم تووشی چ زەرەر و زیانێک بوون، تووشی چ تێشکانێک بوون. ئیبلیس شەیطان یەک جار فەرمانی خوای پەروەردگاری شکاند بەر لەعنەتی خوای پەروەردگار کەوت هەتا وەکو ڕۆژی قیامەت. دەی ئێمەش دەبێت لێرەوە فێر بین بەڕاستی شکاندنی فەرمانی خدای پێغەمبەر فەرمانی خوای پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاسان نییە. ئەوە حەزەرێکە کە هەرچی بەڵاو موسیبەت هەیە بەهۆی گوناه و تاوانەوە بەسەرمان دێت، هەرچی شەڕ و خراپە هەیە بەهۆی گوناه و تاوانەوە بەسەرمان دێت. دەبێت ئینسان وریابێت لە شکاندنی فەرمانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم، چونکە هەموو خراپەیە کە خوای گەورە باسی دەکات فەبیما کەسەبەت ئەیدیکم، هەمووی بەهۆی ئەوەیەوە کە بەدەستی خۆمان ئەنجامی دەدەین، گوناه و تاوان دەکەین. کەم و کوڕیمان هەیە ئەو کەم و کوڕیە دەبێتە هۆی نەهامەتی و بەڵا و موسیبەت هەم لە دنیادا هەم لە قیامەتیشدا خوای پەروەردگار پەناماندات. پێغەمبەر دەفەرمێ وەئیاکم ومحقرات الذنوب، کاکە گوناه بەکەم نەزانن، ئامان ئامۆژگاریتان دەکەم پێتان دەڵێم خەڵکینە مسلمانان. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم گوناه و تاوان بەکەم مەزانە، شکاندنی فەرمانێکی پێغەمبەر بەکەم مەزانە، چونکە دەفەرمێ جاری وا هەیە گوناه و تاوان هێندە بەسەر ئینسانەوە کۆ دەبێتەوە هەتا وەکو ئینسان لەناو دەبات خوای گەورە پەناماندات. دوهەمیان لەو هەڵوێستە و دەرس و پەندانە کە پێویستە ئینسان لەبەر چاوی بگرێت ئەوەیە هەر کاتێک کە ئینسان گوناه و تاوانێکی کرد دەبێت زوو بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. خوای گەورە کە باسی بەندە چاکەکانی دەکات دەفەرمێ وەلەم یوسڕوا عەلا ما فعلوا، کاتێک گوناه و تاوانێک دەکەن کەم و کوڕیەکیان دەبێت کە هەموو ئینسانێک دەگونجی هەڵە دەکات، بەڵام مسلمان زوو دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەوە دەبێتە مایەی عەفو و لێخۆشبوونی خوای پەروەردگار. مسلمانان کە تێشکان هەڵەیان کرد خێرا گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار، بە نەسی ئاەتیش خوای گەورە لێیان خۆش بوو لەبەر ئەوەی گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. ئینسان وەختێ گوناه و تاوانێکی کرد ئەگەر تۆبە بکا دڵی پاک دەبێتەوە، بەڵام کە تەوبە ناکە ئەو گوناه و تاوانە وردە وردە لە دڵی دادەمێنێتەوە، وردە وردە وەکو پەڵەیەکی ڕەش لەسەر دڵ و دەرونی ئینسان زیاد دەکات و ئینسان بە هیلاک دەبا خوای گەورە پەناماندات. دەبێت ئینسان وریابێت کە گوناهێکی کرد یەکسەر بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە بۆ ئەوەی نەبێتە ژەنگ و ژارێک لە دڵ و دەرونی ئینساندا. ئینسان خوای گەورە پەناماندا بەهۆی گوناه و تاوانەوە بەڕاستی بە هیلاک دەچێت، تووشی دەردەسەری و شەڕی دنیا و قیامەت دەبێت خوای گەورە پەناماندات. سێمینیان بەڕێزان ئینسانی مسلمان بەهۆی ئەو دینەیەوە هەمیشە لە سەرکەوتندایە. ئینسانی مسلمان بەهۆی ئەو دینەیەوە هەموو کارەکانی خێرن. تەماشاکەن خوای گەورە دەفەرمێت قل هەل تەڕەبەسوونە بینا ئیلا ئیحدە الحوسنەیین، کاکە چاوەڕوانی چیمان لێ دەکەن؟ یەکێک لەو دوو شاکانە نەبێت. ئینسانی مسلمان هەمیشە هەموو کارێکی خێرە و لە خێردایە. ئەو دوو چاکەیە ئەوەیە مسلمانیان لە دنیادا سەرکەوتن بەدەست دێنێ کە ئەوە هەر خێرە بۆ ئینسانی مسلمان و هەر چاکەیە، یان ئەوەتانەیە شەهید دەبێت لە پێناوی خوای پەروەردگاردا، ئەوەش هەر بۆ ئینسان چاکەیە. واتە ئینسانی مسلمان هەمیشە لە خێردایە، واتە ئینسانی مسلمان بەهۆی ئیمانەکەیەوە هەمیشە لە چاکەدایە. ئەگەر سەرکەوێت هەر خێرە، ئەگەر لە پێناوی خوای گەورەشدا بڕوە ئەوەش هەر خێرە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير. سرم سرماوە لە ئیشی ئینسانی مسلمان هەمیشە هەموو کارێکی هەر خێرە، هەموو کارێکی هەر خێرە. یان ئەوە تا تووشی ناخۆشی و ناڕەحەتی دەبێت سەبر ئارامی لەسەر دەگرێت، یان ئەوە تا تووشی خۆشی دەبێت شکرانە بژێرە لە بەرامبەریدا، ئەوەش بۆ ئینسان هەر خێرە. ئینسانی مسلمان هەموو کارێکی خێرە، هەمیشە لە خێردایە و هەمیشە لە سەرکەوتن و چاکەدایە. ئەها ئەوانەی کە لێرە شەهید بوون ئەو حەفتا سەحابەیە، خوای پەروەردگار چۆن لە بەهەشدا ڕێزی گرتن لە پێناوی خوای گەورەدا شەهید بوون، خوای پەروەردگاریش بۆی قەرەبوو کردەوە بەهەشتی پێدان. یەکێک لەو هاوڵانەی کە لێرە شەهید بوو لەو حەفتا کەسە
بريتيا لا عبد الله كري عمري كري حرام أو صحابي پیغمبر صلى الله عليه وسلم كهندي قرزدار بو وشان كتشيكي هبو بكركي ودك آقاي لخشككاني بيت آقاي لقرزكاني بيت في خوش بوك لقل پیغمبر دا صلى الله عليه وسلم بجداري أو جنگيب كاتك كشهيد بو پیغمبر صلى الله عليه وسلم فرموي فریشتەکانی خدای پەروەردگار بە باڵەکانیان سێبەریان لێ کردووە ئەها ئینسان لەسەر کەوتندایە خۆی گەورە چۆن ڕێزی گرت جابری کوڕی عەبدوڵڵا ڕۆژێکیان خەفەتبار بوو بەوەی کە باوکی شەهید بووە یان لە کاتی شەهید بوونیدا بۆی خەفەتبار ببوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەی جابر پێت بڵێم خوای پەروەردگار چۆن ڕێزی لە باوکی تۆ گرت چۆن ڕێزی لە باوکی تۆ گرت ها ئینسانی مسلمان بهوی ایمانەکەیەوە هەمیشە لەسەر کەوتندایە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم خوای پەروەردگار قسەی لەگەڵ هیچ کەسێکدا نەکردووە بەبێ پەردە بەڵام باوکی تۆ کاتێک کە شەهید بوو لە بەهەشتا خوای پەروەردگار ڕاستە و خۆ قسەی لەگەڵدا کرد فەرمووی ئەی عەبدوڵڵا داوا بکە بزانم چ داوایەکت هەیە بۆ ئەوەی کە داوایەکەت جێبەجێ ببێت عەبدوڵڵا گوتی ئەی خوای پەروەردگار دەمەوێت جارێکی دیکە شەهید بم دەمەوێت جارێکی دیکە زیندوو ببمەوە بۆ ئەوەی کە شەهید بم لە پێناوی تۆدا واتە ئەی خوای جارێکی تر با بسمەوە دنیا زیندوم کەوە بۆ ئەوەی کە لە پێناوی تۆدا شەهید بمەوە کاتێک کە خۆشی بەهەشتی بینی کاتێک کە ئەو ڕێز و حرمەتە و ناز و نیعمەتەی بینی لە بەهەشتا گوتی ئەی خوای پەروەردگار بمگێڕەوە بۆ دنیا با جارێکی دیکە لە پێناوی تۆدا شەهید بمەوە خوای پەروەردگار فەرمووی ئەوە وعدێکە داومە هەر کەسێک کە مرد جارێکی دیکە ناگەڕێتەوە بۆ دنیا بەڵام هەداوایەکی دیکەی ببوایە خوای پەروەردگار بۆ جێبەجێ دەکرد ئەنجا فەرمووی دەی ئەی خوای پەروەردگار هەواڵی ئەو خۆشی و ناز و نیعمەتە ئەو بەهەشتە ئەو ڕێز و حرمەتە بگێنە بەوانەی لە دنیادان بە براو خوشکەکانمانی بگێنە بزانەکە با بزانن کە خوای گەورە چۆن ڕێزی لە ئێمە گرتووە ئەو ناز و نیعمەت و بەهەشتە ئەو خۆشیە بۆ ئینسانی ئیماندار چۆنە بۆیە خوای پەروەردگار ئاەتی نازڵ کرد ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون ونزانا أواني كالبناء خواي قوردا الشهيد دبن مردون أوانا زيندون للاي خواي پروردگار خواي قوردا رزق روزي تايبتيان بيددات ها برزان أو رزا أو خوشيا أو نعمتا خواهی پروردگار بو او شهیدانه آماده کرد بو او شهیدانه کاتێک کە شەهید بوون خواهی پەروەردگار ئاوا ڕێزی لێگرتن واتە ئینسانی مسلمان هەمیشە لە سەرکەوتندایە بەهۆی ئیمانەکەی بەهۆی ئەوەی کە لە پێناوی خواهی گەورەدا هەوڵ دەدات یان سەر دەکەوێت یان ئەوە تا لە پێناوی خواهی پەروەردگاردا شەهید دەبێت